لە ڕێگەی 15 تیمەوە مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری دەیەوێت لە ڕۆژانی جەژندا زۆربەی ماڵ و خانەوادەکانی سنوورەکە بەسەر بکاتەوە و جەژنە پیرۆزەیان ئاراستە بکات. هەڵمەتەکە لەگەڵ دەستپێکردنی یەکەم ڕۆژی جەژنی قوربان دەستی پێکردووە و بڕیارە تا کۆتایی جەژن بەردەوام بێت. ئامانج لەم کارەش زیندوو ڕاگرتنی سونەتی سەردان و بەسەرکردنەوەیە. بەناوی خوای گەورە میهرەبان، ئێمە وەکو مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری هەموو جەژنێک ئەم نەریتەمان هەیە و نەریتی ناوچەکەیە کە سەردانی یەکتر ئەەکەین و بۆ ئەو مەبەستەش کۆمەڵێت تیممان پێکهێناوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی ناوچەکە لە کفری و ڕزگاری و کەلار و باوەنور. پێمان خۆشە زۆرترین سەردان و زۆرترین چاوپێکەوتنمان هەبێ لەگەڵ جەماوەری ناوچەکە و سەردانەکانشمان تەنها مەبەستی پیرۆزبایی و دیداری ئەو جەماوەری خۆمانە. بسم الله الرحمن الرحیم. دیارە بە بۆنەی جەژنی قوربان و پیرۆزبایی خۆمان ڕستەی سەرجە مسلمانانی گیان و بەتایبەتی کورسان و خەڵکی گەرمانش بەتایبەتی تر دەکەم. دیارە ئەم بابەتە کۆمەڵایەتیانە و ئەم نەریتە جوانەی جەژن کە سەردانی ماڵانەکرێ کاڵ بووەتەوە، بەڵام بەداخەوە ئەمە نەریتێکی جوانە لە کوردەواریشە. ئەمە ئەمانەیە جارێکی تر ئەم نەریتە بەردەوامی پێ بدەین و برەوی پێ بدەین و بەڕاستی بۆنەیە کە خوای پەروەردگار پیرۆزی کرا. بۆیە ئێمە وەکو عەبدێک بەڕاستی جێی خۆیەتی کە بە پیرۆزی بزانین. هاوڵاتیانیش بە گەرمی پێشوازی لە هەنگاو و سەردانەکانی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری دەکەن و پێیان وایە کاری هاوشێوە پەیوەندی و خۆشەویستی لە نێوان هاوڵاتیان و تاقەکانی کۆمەڵ زیاد دەکات. بسم الله الرحمن الرحیم. زۆر خۆشحاڵین بە سەردانی برانی بەڕێزی مەڵبەندی شەشی گەرمیان کە ئەمە پیشەی هەمیشەییانەوە لە هەموو جەژنێکا سەردانی ئەو ماڵانە ئەکەن کە ئەم پرسە کۆمەڵایەتی زیندووەکەنەوە لە ناو خەڵکی مسلمان کە ئەمە زەرورە بوو ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەیەسر بێ و زیاتر ئاگایان لە ئەندام و لە خەڵکی منتیقەکەیش هەیە بۆ لە ڕێگەی ئەم سەردان و بەسەرکردنەوەانە. ئێمە دەستخۆشییان لەکەین، داواکارم لە خوای گەورە نمونەیان زیاد بکە و هەمیشە بەردەوام بن لەسەر ئەم کارە باش و پیرۆزانە لە سەر ڕای کارە حزبەکانی خۆیان و ئەم پرسە کۆمەڵایەتی زیندووەکەنەوە. تیمەکان لە کات و شوێنی جیاوازدا پلانەکان جێبەجێ دەکەن و توانیویشیانە سەدان ماڵ و خانەوادە و نەخۆش بەسەر بکەنەوە. بڕیاریشە بە شێواز و پلانی جیاواز لە ڕۆژانی پاش جەژنی چالاکی هاوشێوەکان درێژەی هەبێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کەلاری ناوەندی ئیداری گەرمیان.